سڵاوتان لێبێ بینێرانم کاتتان باش. هەر ساڵ کاتێک لە سەرەتای وەرزی بەهار گژوگیا بەهاریەکان لە ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان سەر هەڵدەدەن. ناوچە شاخاویەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانی زۆر لەبارن بۆ ڕوانی ئەم گژوگیا خۆرسکانە، بۆیە هەرزوو بازاری گژوگیا بەهاریەکان لە سۆران گەرم دەبێت. کاسبکاران و وەرەمامەوە کاسبکاران و هاوڵاتیان دەچنە ناوچە شاخاویەکان بە تایبەتی ناوچە کوێستانەکان ئەم گژوگیا بەهاریانە دێنن و لە بازاردا دەیفرۆشن. ئەوەی دەیبینن کۆڵانی گژوگیا بەهاریەکانە لە ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەم ئێوارەیە دەمانەوێت لەگەڵ ئەوان بین بزانین چەند جۆرە گژوگیای بەهاری هەیە و هەروەها زیاتر ئەو گژوگیانە لەکوێ دێن. دەمانەوێت هەندێک کاسبکاری ئەم بازارە بدوێنین. ئەم کاتە باش چاوی باشی سەرچاوم بڵا باشی تو چی فروشه؟ والله ڕێواسە دەستنیکتان مەخۆرێ جارێ والله ڕێواسە ترشۆکە بمەتە هەندێرشە بەڕێزەیە زۆر عجیۆنە. تو خود چیایتینە یان تو لێرات کڕە جارە کەوت کات خەلکیت فروشه؟ نه باش نەفەری تو بخۆت کێرتن لێرە فرۆشتەوە مەسەلەن ئەم خۆچینیت خود چێت کیرێت هەنا و ڕێواسە کیرێت چێت بن خودی لا ئەحمەد جواتایی بەس تازەش سەرێوان تازێتێت یعنی زۆر جوانە بینێشتا لا دەبارە برا دۆست مەسەلەن لای منتیقە سەرێ ئەمە جوات دەستە ساغ بیت خودە بازارەتە ئینشاءالله. بینەرانی خۆشەویست لە بازاری گژوگیا بەهاریەکان ئەگەر دیمانەکان ببینن جمەیان دێت لە هاوڵاتی ئیتر کاسبکاران بە دەنگێکی بەرزەوە ڕیکلام بۆ کاڵاکانیان دەکەین. دەمەوێت هەندێک کاسبکاری لێش بدوێنم. بینەران لەگەڵمان بە کاکسیامن ئەم کاتەوە باش بەخێر بێن زۆر بەخێر بێن. اینجا هەر دەڵێن گەنجەکان گژوگیا بەهاریەکان ناخۆن تۆ گژوگیمانە دەمان هەمووشتر حەزت لە کامیان ئازم لە کەنگرو سلێرکە. چەند ساڵە میشە دەکەی؟ وەڵڵای وەتە 2019 ئارە وەڵڵا زۆر ڕیکلام بۆ شتەکانت دەکەیت و خزمەت داینەوە ئەسوکە ئەمە ڕیکلام لۆ شتێکی بەس ئیستیفادەی شتێکی زۆر خۆفرۆش یعنی خەڵکەکە یعنی پێشمەزە بخۆ. اینجا دەمانەوێت بۆی نەو بینێن هەندێک لە بەهاریەکان بڵێ بزانم ئەمە لەدەستە پێڵێن کە لە بازارەکان سەرەتاکان زۆر گرانە دواتر بەرەبەر هەرزان دەبێت. ئەتا ئێستا دەشتی بە 6,000 بە 5,000 ناریە ئێستا بە چەند؟ ئێستا بە 5,000 کاتی لە سەرەتا لەبەر بازار بەم ئێوە زەکرمازی لە سەراتی ئێوە نییە. بەڕێزی زۆر سپاس. ئەمە بۆچی سەری گرانە؟ والله ئەوە گژوگیا کە یعنی لە ناوچە زێ سەختەکان دێ یعنی زۆر زەحمەت دێتن لە ناو بازاڕی کە هاتیش وەچ کابرای گوتی گران دەبی. ئێستا ئەمە دەستی بەخۆی لەوانە 1000 لۆ 500 بفرۆشن. ئەمەش ئەمیان سلێکە ها ئەو سلێکە ئەوە بی چنیە لێگەڕێت چنیە ئەوەی دەبینە سلێکە با ئیشتێکی زۆر جوانە کە لە سیا کارۆخ واروە گۆشینە واروە عەسەمبەک دێت. ئەوە لە ناوچە شاخاویەکان دێتن ئەوە سلێکە ئەوە سۆرینە بن سۆرەکەیان ئەوە دوو نەوعە ئەوە بن سپیە بن سۆشیە ئەوە برنجی سۆر دەکا بادینیەکان زیاتر عەزیان پێیە. دەڵێن تۆ منافسەی کاسبکارێکی هەڵەکەی مامەبەیوی خارەبەیوی ڕوسڵاشمانێ لە ڕوبەڕوو نەمدیتوە برێم ڕوبەڕوو بەس ئەو شتەکان لە زستانان دێت یعنی تایبەت دێنی یعنی بەس ئەوتی بەم لێ ئێمەش ڕۆژانە بەس ئەو شتەمانەیە کە ئەویتی ئەوەی دەیبینن ئەو لەنا هەموو زۆر ژیاچی باری دەست دەکەوێت لە هەموو زۆر جارەکان چ بە شێوەمان چ بە شێوەی سەوزە چ بە شێوەی شیولێ دەست دەکەوێت. پێخۆشە ڕێکلامی هەندرێشەم بۆ بکەیت. ئەو ڕێکلام پێشکەشە بەزانکە کاکە ئەو هەندرێشە لە چیا بەشەتە بۆ دەتەوی دەسێت لێکەنێ بە 6,000 ئەوڕۆ کەدا بەسیە کاکە عەبدوڵڵا ناتیت سەمەزەکە کاکە عەبدوڵڵا مساعدە چی بکەم لە شەشەی مساعدە چی بکە؟
مامۆژیان چت پێ وەرە مادەم شاشەی زاری کرمانزی بڕیدا بە بە پێنجی بەخۆی پێزونی زەرەرە باشە دەست خۆش بێ زۆر سپاس بێنم بینەران ئەم کات باش بە ڕێزی چۆنی باش سام حیات مەڕێز ئێستا ڕەمەزان چۆن ڕۆشتە الحەمدوللا شکر لە خوای گەورە زۆر باشە زۆر اینجا تۆش گەنجی دەڵێن گەنجەکان زۆر حەزیان لە گیان بەهاریەکان نییە تۆ زیاتر حەزت بزانم جیاوازترم لە گەنجەکانی تر ئەمە هیواتم ژای واریە ئەرێ وەڵا زیاتر کامە لە کامە وەڵا بەڵام بە دەرەجەیەک هەندێشە کوارێک ئەسلێرێک ئەرێ وەڵا دەست ساغ بێ زۆر سپاس دەکەم بەڵێ بینەرانی خۆشەویست هەر لە بازاری گژ و گیا بەهاریەکانین هاوڵاتیەکی زۆر بە تەمەنەکان گەنجەکان لێرەن دەیانەوێت گژ و گیا بەهاریەکان بکڕن مام چی؟ چێتە کڕی سترکە تا حەسترکێت کێ حەکیش گژ و گیا بەهاریت کێ اشتري بەسترکێ هم جاي بهاري تتخارن تۆ ڕۆژێت بازارێت تۆ کڕ خودي جورجان بەست بچی هم تخون دەستە ساغ بیتن بەڵێ بینەرانی خۆشەویست ئەمەی دەبینن کاسبکارانی بازاری گژوگیایی سۆران وەکوتم هەرزوو لە سۆران بازاری گژوگیا بەهاریەکان گەرم دەبێتن ئەمەش ڕێواسە وابزانام تامی زۆر خۆشە ئەم کاتا باش ئەم کاتا باشی باشەمە حەمدوللا تۆی خۆی باشی سپاس ئەو ڕێواتەنە تو بخۆتینە یان تو لێرە کەرە جارێکات کرد فروشە ناوڵام بخۆتێنێ چینە چیای پاشوێت خۆی نوێژت بکەین چینە چیای ئەو وەختانەشەی ناتینە بازارێت فرۆشین ساوان چاوایە خودێ ساراوان ئەرزانە باسۆکی گوتە خەلکی پارە نییە بکڕیت نەخۆ سارەکە ئارزانە ما دەستەکە ئەو دەستکە 1500 بەس وەکی گوتە خەڵکەکەی پارە نییە بکڕیتن بە هەندێ بازارە شلە دەستە خۆش بیتن زۆر سپاس خۆدێ ئینشاءالله بەڵێ بینەرانی خۆشەویست اینجا من حەزەکەم هەندێک بە تەمەنەکان بدوێنم لەم بازارە دەمێ بزانم هەندێک زانیاریشمان بدەنێ لەسەر گژ و گیا بەهاریەکان پێمان بڵێن چەند جۆر گژ و گیا بەهاری هەیە مامەگیان چۆنی باشیت لێرە هیچ ئەرێ وەڵا اینجا بڵێن چەند جۆر گژ و گیا هەیە وەڵا زۆرێ مامەسا ناوی هەندێک من بێوەڵێ مەسە درێژێ باڕێزێ کوارگە ڕێواسە لوشێ کاتیا ترشکێ خۆستی هاوڵاتیان لەسەر کامە جۆرە وەڵا زۆری لەسەر کاتی وە درێژە و ئەو شتانەیە دێگەی ئەمە سەرنجی ڕاکێشام ئەو باڕێزەی پێڵێن کو دەخورێتن کو لێ دەدرێتن ئەوە لێ نانێتەوە لێوارێکە سوێ ماڵ سەوزە دەخ بڕۆ ماڵ یەکسەر بیشەوە یەکسەر بیخۆک سەوزەی لۆ کلیە و لۆ مەعیدە خایەنکردنەوەی دەرەزەیەەکە وەرگرێ لەوەی ئەمانە زیاتر لەکوێوە دێن ئەم گژ و گیا بەهاریانە ئەوە لە شاخی دێن زانم لە شاخی بەڵام لە کامە ناوچە لە سۆران نەوەڵا لە منتیقەی کارۆخی و عافیزی لەو منتیقانە دێوە لە لای خوارێژ دێتە لە لای سیدەکانەوە شوێنانە خۆش بێت دڵێ بینەرانی خۆشەویست دای حاجی چۆنی ناسی کوڕێم سەرچاو سپاس هاتووی گژ و گیا هاتم هەندرێشێ بکڕمەویش هەندرێشە گرانە ئەرێ 500 یا ڕەبی خوددایم حاشەکێ بنێری لە ئەو مەقلقاتی زیاتر حەزت لە کامە گژ و گیا بەهاری والله حەزم لە هەندرێشێ حەزم لە کاردی حەزم لە کەنگرێ بەس گرانە اینجا دەڵێن گەنجەکان ناخۆن مناڵەکانی تۆ دەیخۆن خۆر کەیفم پێ دێ ئەرێ بەخ هەندرێشە کو لێ دەندرێدا هەندرێشە بە ماستاوێ خورێ بە ساوارێ خورێ بە برنجێ خورێ اینجا من زۆر حەزم لە ئەسترکە ئەسترک کو لێ دەندرێت سلێرچێ هور دەکەی جوانە شۆیەوە زەر دەکەی هەنجی دەترشو هێلکەیەکە ئەدیکو دەستت خۆش بێت زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست هاوکارم سیامان دیمەنی گژ و گیای بەهاری وەربگرێتم بە ئەمە شەربی مامەگیان چۆنی باشیت سەر چاوە ئەوە بەس کەنگر دەفرۆشیان گیاکانی هەچی بەدەستاکەی فرۆشت خۆت ئەچیە چیان دێنی ناکردم و ئەفرۆشمەوە
بازاری ئەم ساڵی گژوگیا چۆنە خەڵک دێتن دەیکڕێت أقرب فرخشي زورا لما بيم عاشه فرخشي زورا دقا خۆش بێخوا بازارت بدە اینجا ئەی زۆر زۆر بەماستان ڕاکێشە گەنجەکان زۆر هاتوون گژوگیا دەکرن ئەم کارە باش سپاسەکەم مەمنون باشی زیاتر حەزت لە کارە جۆرە والله زیاتر عزم لە ڕێواسیە بەس نهاتیە ئێستاش کەنگر لە دووی زۆر خۆشە ئێستا هاتم ئەو کەنگرانە بەم زۆر کەیفم بە کەنگری دێ بەس زیاتر حەز لە کەنگرادی هەندرێشە هەر زۆر عزم لێ بەس وەکو ئەوانەی بکڵینی بخۆی ئەمە خۆشە سلێرکیش خۆشە بەس هەندرێشەش خۆشە وڵای وابزانم هاتوشم بەس نهاتی هەندرێشە ئێستا زۆر سپاس دەکەم بەڵێ بینەرانی خۆشەویست ئەمە بازاری گژوگیای بەهاریەکانە لە سۆرە وەک هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو ڕوو دەکەنە بازاری گژوگیا بەهاریەکان هەم لە ڕووی تەندروستیشەوە پسپۆڕانی خۆراک و دکتۆرەکان ڕێنمایی ئەو کەسانە دەکەن کە نەخۆشی درێژخایانیان هەیە یاخود بۆ تەندروستی گژوگیا بەهاریەکان زۆر زۆر باشن هەر لە سەرەتای لایڤەکە شاوتم ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچە شاخاویەکان بە تایبەتی کوێستانەکان زۆر لەبارن بۆ ڕوانی ئەم جۆرە گژوگیانە بۆیە هەرزوو بازاری گژوگیا بەهاریەکان لە سۆران گەرم دەبێتن بەڵێ